کاردانەوەکان سەبارەت بە بڕیارەکەی دادگای فێدراڵی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن. ئەوەی جێگەی تێڕامانە ئەوەیە ئەم دادگای فێدرالیە تەنها و تەنها بڕیارەکانی دژی کورد و کوردستانە. دیارە دەسەڵاتدارانی عێراقیش بە هیچ شێوەیەک کورد بە هاوڵاتی عێراقی نازانن، بەڵکو بە ماوالی و هاوڵاتی پلە 3 و 4 و 5 دایان دەنێن. بۆیە بڕیارەکانی تەنها دژی خەڵکی کوردستانە. دەنا دەیان مادەی دەستوری لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە پێشێل کراوە، بەڵام دادگای دەستوری هیچ قسەیەک یاخود دادگای فێدرالی هیچ قسەیەکی لەسەر نییە. ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان کە داخۆ ئەم جۆرە بڕیارانە ئایندەی عێراق، ئایندەی پێکەوە ژیان لە عێراق بەرەو چۆ دەبا، بەرەو هەڵوەشانەوە، بەرەو پێکدادانی نەتەوەی و تایفی یاخود بەرەو ئاشتەوایی دەبات. میوانەکەمان زۆر بەڕێز ئینتیفاز قانبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبل کە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندا هەیە. بەڕێز قانبەر سڵاوتان لێبێ، شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. زۆر سوپاس بۆ میوانداریە. شتێکی مەترسیدار بەبیرمێنەوە ئەوەی کە ئێستا ڕوودەدا دەستێژەکی زۆر گەورەیە بۆ سەرگەلی کوردستان و 4 ملیۆن هاوڵاتی سەرکردایەتی حکوومەت و گەلی کوردستان. بەڵام پێویستە ئێمە دوور نەبین ئەوەی کە ڕوودەدات. ئێمە لە واشنگتن بابەتەکە دەگوازینەوە لە بەهێڵێکی ڕاستەوە ئەوەی کە ڕوودەدات بەرامبەر بە عێراق بەریگوازینەوە ئەوەی کە ڕوودەدات لە چەوسانەوە و ئەو بڕیارانەی دادگای فیدرالی کە دژی گەلی کوردستان دەریان دەکات پێش چەند هەفتەیەک لەمەوبەر دادگای ئەمریکا کە بینیمان چی کرد وەکو سەبارەت بە و ئەو ڕێشوانانی گرتێ بەر سەبارەت بە بانکی ناوەندی فیدرالی ئەمریکا کە تەواوی داهاتی نەوتی عێراق لەو بانکەدا دەندرێت. فیدرالی ئەمریکا چاودێری ئەو ئاڵوگۆڕانەی کرد کە ئەو ملیۆنان دۆلارایی ئاو دیو دەکرێت لە 10 ساڵی ڕابرد و زیاتریش لە هەمان کاتدا لە بانکی ناوەندی عێراقی. فیدرالی ئەمریکا ئاشکرایی کردووە کە بە گەلی کورد گوێویستیان قسەیە بێت کەوە لە 1970 ئەو ئاڵوگۆڕانە بەڕاستی نایاسی بوون، نایاسایی دەکران لە 10 ساڵی ڕابردوودا ئەو ئاڵوگۆڕانەی کە کراون لە 1970یان نایاسایی بووە بۆ بەرژەوەندی حوتەکانی گەندەڵی بووە کە بە 100 ملیۆن دۆلاریان ئاو دیو کردووە. ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار. بەڵام ئایا پرسیارەکە چییە؟ ئەوەی کە چی ڕوویداوە بەرامبەر بە کوردستان؟ حکوومەتی عێراقی و سەرۆکوەزیران سوودانی داوای چی کردووە؟ داوای کردووە لە فیدرالی ئەمریکاکەوە ئەم چاودێریە بۆ 6 مانگ دوا بخات. چەندین پارانەوە ڕووی داوە گریانەون کە سەبارەت لەلایەن حوتەکانی گەندەڵیەوە کە فشار دەکەن لە سەرۆکوەزیران محەممەد سوودانی بۆ ئەوەی کەوە ئەم چاودێریە هەڵبگرێت. بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەسەر هەڵوێستەکەی سوورە پێداچوونەوەی پێ ناکات. حکوومەتی عێراقیش سەردانی ئەمریکا دەکات بۆ ئەوەی کەوە ئەم چاودێریە هەڵبگرێت کە لە کاتێکدا ئەم چاودێریە لە بەرژەوەندی خەڵکی عێراقدایە، چونکە 1970 داهاتەکە بۆ بە شێوەیەکی ناسایی دەگوازرێتەوە بۆ ئێران، بۆ ئەوانەی کە بۆ ئێران کات دەکەن دانەوێت کەەوە موچەی بڕینی موچەی خەڵکی کوردستان وەکو کاتێکی فشار بەکاربهێنن بۆ ئەوەی واز لە ئاو دینکردنی دۆلار بهێن. ئەمە چیرۆکە ڕاستەقینەکەیە. زۆر باشە. بەڕێز قەنبەر، ئێوە ئاماژەتان بە زۆر خاڵی مەترسیدار کرد کەواتە ئەم دادگای فیدرالیە دادگایەکی سربەخۆ نییە و ئەجێندایەکی دەرەکی دەردەکات و فەرمانەکانی لە وڵاتێکی ترەوە بۆ دێت. لەسەر ئەم بابەتە دەڵێن چی؟ من هەمیشە دەڵێم، هەمیشە گوتومانە دەڵێن دادگای فیدرالی عێراقی بەڕاستی دەستگایەکی ئەمنی سەردەمی ڕژێمی پێشووی سەدام حوسێنە کە ئێران ئەم دەستگایە میلیشەکان ئەم دەستگایە بەکاردێنێ، گەندەڵەکان ئەم دەستگایە بەکاردێنن بۆ فشارکردن بۆ بڕیارەکانیان سیاسین بە پاساوەکانی سیاسین و پاڵنەرەکانی سیاسین. هەر لە ڕۆژی یەکەمەوە ئەمە دیارە دادگای ئەو دادگایی کە پێدەگوترێ فیدرالی هیچ سکاڵەیەکی نەجوڵاندووە، هیچ بڕیارێکی دەرنەکردووە بۆ ئەو هەموو هەوڵاتیانەی کە کوژران بێبەزای یان نەکوژران لە خۆپشاندانەکانی تشریندا. بەڵام ئایا هیچ بڕیارێکیان دەرکرد
بەڵام دەبینین ئێستا هەرێمی کوردستان تۆمەتمار دەکەن بینیمان کە بڕیارە چەندجی ترەم دەرکێت ئەمە چی دەگەێنێت ئەمە ئەوە دەگەێنێتکەوە ئەم دادگا عراقیە دەیەوێت ئێران ڕازی بکە میلیشاتەکانی ئێران ڕازی بکە ئەو میلیشانەی کە بۆرژەوەندی ئێران کا دەکەن پێش ئەوەی سەیری خوێنی عراقیەکان و بەرژەوەندی عراقیەکان بکە ئێمە بەداخەوە فێر بووین لە مێژووی عراقیدا فێر بووین هەر لە دامەزرانی عراقی و 1920ەوە ئەو حکوومەتانەی کەوە هەبوون لە عراقدا بە پلەی جیاوازەوە فشار دژی گەلی کورد بەکاردەهێنن کوشتنی گەڵی کورد وەکو پاساوێک بەکاردێنن بۆ دەرچوون لەو تەنگژانەیەکەوە هەن ئەمێ کە ئێستا ڕوودەدات ئەمێ ڕێک ئەوەی کە ئێستا ڕوودەدات زۆر باشە بەڕێزکەن بەرکەواتە هیچ جیاوازیەک لە نێوان دادگای فیدراڵی ئێستای عێراق و دادگای محکەمەی سەورەی سەدام حوسێن سەبارەت بە دوژمنایەتی کورد نییە. أكيد هو ليس فقط المحكمة الجهاز السياسي كله نەخێر هەموو دەستگاکە دژی کوردە هەمووی دژی کوردە هەموو دژی گەلی کوردستانە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی کەوا دەستێکی باڵای هەبوو لە ڕوخاندنی ڕژێمی پێشووی بەعەسە ئێمە لە ساڵی نۆسەیەک بەیەکەوە کارمان کردووە کارمە لەم بابەتەدا کردووە هیچ ئەگەرێک بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام نەبوو بە بێ بەشداری کورد بە تایبەت سەرۆک بارزانی و خوالی خۆش بوو جەلال تاالبانی کۆششی ئەوان لە واشنگتۆن زۆر گرنگ بۆ ڕوخاندنی ڕژێمی پێشووی بەعەس هەموو ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتی بەغدادان ئەگەر هاتبە و کۆشەکانی گەلی کورد نەبووایە ئەوان ئێستا لە دەسەڵات نەدەبوون بە هیچ شێوەیەکە جگە لەمانە کوردستان پێشوازی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق عەلمانی و ئیسلامی کرد بۆ دەیان ساڵ پێشوازی لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان کرد بینیمان بارەگەی ئێمە کۆنگرەی نیشتیمانی عێراقی ئێمە لە هەرێمی کوردستان بوو لەژێر پارێزراوی سەرۆک بارزانیدا بوو پێشمەرگە ئێمەی دەپارێزان بۆیە چاکەی کورد بەسەر حکوومەتی عێراقەوە زۆرە پێشبینی ناکرێت بەڵام ئەمانە سپڵەن دەبینیم بابەتەکان ئاوەژوو کردوتەوە سزای گەلی کوردستان دەدەن سزای بە کۆمەڵی گەلی کوردستان دەدەن کە ئەمە دژی تەواوی یاساکانە بە پاساوی خەیاڵی بە پاساوی بێبنەوە ئەمە پێی دەگوترێت جێبەجێکردنی یاسا عێراقیەکان لەسەر گەلی کوردستاندا بە پلەیەکی باڵاتر بەتونترەوە لە هەمان کات لە کاتێکدا تەواوی عێراقیەکان هەموو داهاتی عێراق دەدزرێت بینیمان لە وەزارەتەکان ئایا ژمێرەی کۆتایی هەیە دەوڵەتی عێراق لەبەر یەک هەڵوەشاوەتەوە ئەمە بەڕاستی بەرزترین پلەی چەوساندنەوەی ڕەگەزپەرستیە ئەمە بە ئامانجکردن و ڕەگەزپەرستیە دژی گەلی کوردستان ئەمە دەوڵەتی عێراقی نییە بەتەنیا زۆر باشە بەڕێز قەنبەرکەواتە ئەم جۆرە بڕیارانە لەلایەن دادگای فیدرالیەوە بە بڕوای تۆ عێراق بەرەو هەڵوەشانەوە نابات شتێک نەمێنێ بە ناوی عێراق ئەگەر لەم جۆرە بڕیارانە بەردەوام بن من زۆر ئومێدم هەیە گەشتبینێکی زۆرم هەیە کە گەلی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا سەرکەوتوو دەبێ هەر وەکو چۆن لە 20 ساڵی ڕابردوو سەرکەوتنی بەدەستێناوە لە بنیادنانی دەوڵەتێک بنیادنانی شاری پێشکەوتوو دەرچوون لەو چەق بەستوی سیاسی کە لە عێراقدا هەیە کە عێراق پاشەکشەی کردووە بەرەو دواوە گەڕاوەتەوە من هەموو ئەو خەڵکانەی کە گرنگجی بە دۆخی عێراق دەدەن گرنگجی بەڕاستی زۆر گەشتبینین بە دۆخی عێراق بەڵام گەشتبینین بە هەرێمی کوردستانەوە ومێدێکی زۆریان بە هەرێمی کوردستان هەیە ئەو خەڵکانی کە ئێمە دەیان بینین هەرێمی کوردستان سەرکەوتوو دەبێت ئەم کۆششانە ئەو بڕیارانە بەڕاستی لە ئەنفال لە چیمیاباران دژی گەلی کوردستان مەترسیدارتر نییە بڕیارەکەی دەرگای فیدرالی لە ئەنفال مەترسیدارتر نییە دووبارەی دەکەینەوە بەڵام لە چوارچێوەی ئێمە ئەو کاتە قبولمان کردکەوە گەلی کورد لە چوارچەوەی عێراق بن بەڵام هاوکێشەکە گۆڕانکاری بەسەردا بێت لە نێوان هەولێر و بەغدا کەوە زامنی داهاتووی گەلی کوردستان بکات هەروەها لە هەمان کاتدا داهاتووی گەلی کوردستان نەبێتە کاتی فشار بۆ دانوستاندن لەگەڵ ئەمریکا لەلایەن ئێران و لەلایەن بەغداوە زۆر باشە
بەڕێز قەنبەر بۆ خۆت دەزانی کورد بەشێک بوو یعنی هەوڵی کورد بوو لە ئائتلافی ئیدارەی دەوڵەت بۆ ئەوەی حکوومەتەکەی سوودانی پێک بهێنرێت بەڵام ئێستا لایەنەکانی ناو ئیدارەی دەوڵەت پاشەکشەیان کردو لە ڕێی دادگای فیدراالیەوە بڕیارەکان دژی خەڵکی کوردستان دەردەکەن کەواتە هیچ داهاتوویەک بۆ حکوومەتەکەی سوودانی دەبینیت عزیز کورد تەنها بەشداریان لە حکوومەت نەکردووە ئەمە بچووکترین شتە کورد ڕۆڵیان هەبوو لە ڕوخاندنی ڕژێمی پێشوو کورد زەمانەتی ئەمریکا بوون بۆ ڕوخاندنی ئەم ڕژێمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا متمانەی بە لایەنە شیعەکانی سەر بە ئێران نەبوو بەڕاستی متمانەی بە ئۆپۆزیسیۆنی عێراقی هەبوو بۆ زامنکردنی داهاتووی گەلی کوردستان دۆستی ئەمریکا و دۆستی تەواوی جیهان نەک تەنها دۆستی ئەمریکا کورد دۆستی هەموو جیهانە لە هەمان کاتدا کورد بەشدار بوو لە نووسینەوەی دەستوردا بەشدار بوو لە بنیادنەوەی دەوڵەتی نوێی عێراقی دەستور نووسرایەوە لە ماڵی سەرۆک بارزانی لە بەغدا نووسرایەوە من ئامادە بووم لەو کۆبوونەوەانە ئامادەیم هەبوو لەو کۆبوونە کورد بەشداریان کردووە لە تەواوی حکوومەتەکان دوای ساڵی 2023 دوای ئەوەی کەوا نەدەتواندرا حکوومەت پێگەهێنرێت ئەم کێشەیە چارەسەر نەبوو تەنها لە هەولێر چارەسەر دەکرا هەموو حکوومەتەکان لە هەولێر پێکهێنران بینیمان بۆیە من پێم وایە کەوا ئەوەی کە ئێستا ڕوودەدات لە ناوبردننی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتە کە حکوومەتی سوودانی لە ڕێگەیەوە پێکهێنرا لە هەمان کاتدا پەکخستنی حکوومەتی سوودانیە بۆ بەرەنگەربوونەوەی گەندەڵی ئەمەش پاشەکشەیە لەو بەڵێنانەی کە لەو ڕێکەوتنانی کە سوودانی کردوویەتی بۆیە بەڕاستی هیچ ئەم حکوومەتە هیچ بەهایەکی نییە بەڕاستی ئەگەر بەردەوام بێت لەسەر ئەم جۆرە ڕێباز و ئەم جۆرە نەهجا کە هاوسەنگ نییە لە هەمان کاتدا پابەندی بەڵێنەکان و پابەندی ڕێکەوتنە گەورەکان نەبێت بەڕێز قەنبەر ئێوە گوتان ئێوە ئامادەییتان هەبووە لە نووسینەوەی دەستوردا کەواتە پرسیار ئەمەیە ئەم دادگای فیدراالیە ئەم دادگای بەناو فیدراالیە ئایا دادگایەکی دەستوریە چونکە لە پەرلەمانەوە هیچ یاسایەکی بۆ دەرنەکراوە دەنگی لەسەر نەدراوە زۆرترین نەک تەنها دادگای فیدراالی زۆرینیان دەستورین بۆ نمونە دادگای فیدراالی پەرلەمان دەنگی لەسەر نەداوە پەرلەمان دەنگی لەسەر دادگای فیدراالی نەداوە پێش چەند ڕۆژێک سەرۆکوەزیران پارێزگاری بانکی ناوەندی گۆڕی بە وەکالەی لە شوێنی دانا بە وەکالەت لە شوێدانا کەواتە ئەمە چییە ئەمە پێشێکردنی دەنگدانە لە پەرلەمان ئەمانە هەموو پێشێلکاری دەستورین بەڕاستی عێراق بە وەکالەت بەرەو دەبرێت هەموو پۆستەکان بە وەکالەت بەرەو دەبرێت ئەمە دوچی دەستورە ئەمە چۆن دەبێت ئەمە پێشێلکاریە بۆچی دەبێت بە وەکالەت بێت پۆستەکان بۆچی لە دەستور دەڵێت پێویستە پەرلەمان دەنگ لەسەر پۆستەکان بەرەوبەرە گشتەکان پارێزگاری بانکی ناوەندی دادگای فیدراالی بدات ئەمە لە دەستور داهاتوو ئایا کراوە بۆیە دەوڵەتی عێراقی بە ئاراستەیەکی مەترسیدار دەڕوات دەستبەرداری دەستور دەبێت بۆ ئاراستەی ئەنگاو دەنێت لە کاتێکدا دەستور تەنها بەڕاستی وەرەقەیەکی تاکە وەرەقەیەک نییە دەستور پەیماننامەیەکە پەیماننامەیەک و گرێبەستێکی کۆمەڵاتیە بۆ بەڕێوەبردننی عێراق دوای ساڵی 2023 گرێبەستێکی کۆمەڵایەتیە دوای ساڵی 2023 کە ناکرێت پێشێل بکرێت بینیمان پێشتر چی ڕوویدا ئەنفال ڕوویدا چیمیا بیرە نۆکودەتا لە 21 تاوکو 2023 ڕوویدا عێراق بەڕاستی سەقامگیر نەبووە هیچ کات سەقامگیر نەبووە دوای 2023 بینیمان دەستورێکمان نووسیەوە کە عێراق سەقامگیری بێت مافیتە هەمووان زامن بکرێت زۆر باشە زۆر بەڕێز ئینتیفاز قەنبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبل ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ ما بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش